هاوپەیمانەتی بەڕێوەبەرایەتی ئەمریکا کە لە عێراق شەڕی دژ بە چەکدارانی داعیش دەکا دەستی کردووە بە لێکۆڵینەوەکردن لەسەر ئەو هێرشە عوسمانیانەی کە هەندێک راپۆرت ئاماژەی پێدەکەن گۆیا بەم دوانە زیاتر لە 100 کەسی سیڤیلی لە گەڕەکی مووسڵ جەدیدەی ڕۆژاوای شاری مووسڵی کوشتووە. هەروەها لە بەیاننامەکەدا هاتووە کاڵسانگاندنی فەرمی بۆ زیانی گیانی سیڤیلەکان لەسەر بنچینە ئۆتۆمەتە دەستی پێکردووە. بەیاننامەکە دەژڵێت فڕۆکەکانی هاوپەیمانان بە شێوەیەکی ئاسایی و بەردەوام هێرش دەکەنە سەر ئامانجەکانی داعیش لە گەڕەکەکە و هێزەکانی هاوپەیمانان هەموو هەنگاوێکی بەرپرسیارانە دەگرنەبەر لە میانەی بەرنامەدان و ئەنجامدانی هەر هێرشێکی ئاسمانی بۆ ئەوەی زیانی گیانی بە خەڵکی سیڤیل نەگەێنن. لە کاتێکدا جان تامز گوتەبێژی نێوەندی سەرکردایەتی هێزەکانی ئەمریکا بە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی گوتووە لەشکرەکە دڵنیا نییە لەوەی کە تەقینەوەیەک لە ڕۆژاوای مووسڵ بەهۆی هێرشی ئاسمانی ئەمریکا یان هاوپەیمانی دیکە و یا خود بۆمبی چەندراوی داعش بووە، بەڵام ئەفسەرێکی هێزی عێراقی بە ڕۆژنامەکەی گوتووە ڕێک دەزانێت کە چی ڕوویداوە. ژەنڕاڵ مانەڵ سەعدی سەرکردەی هێزەکانی تایبەتی عێراق بە ڕۆژنامەکەی ڕاگەیاندووە کە هێزەکەی داوای هێرشی ئاسمانیان لە هاوپەیمانان کردبوو بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو سێرەگرانەی سەربانەکانی 3 ماڵی مووسڵ ببنەوە، بەڵام گوتیشی هێزەکانی نەیانزانی بوو ژێرزەمینی ئەو ماڵانە پڕبوون لە خەڵکی سیڤیل. گروپەکانی یارمەتیدەری مرۆڤایەتی و مەدەنی و کاربەدەستانی چاوەدێریکردنی شەڕەکە هۆشداری شیانی زیادبوونی زیانە سیڤیلەکانیان داوە چونکە داخوازەکان بۆ هێرشی ئاسمانی و تۆپخانەکان زیادیان کردوون.